گەرم و گەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی کەشی توندی ئەمنی لە شارەکانی کوردستان و ئێران، بەرزبوونەوەی ڕێژەیەک گرژی و ئاڵۆزیەکانی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکا، ڕەتکردنەوەی هەموو پێشنیارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن ئامریکاوە، ڕوودانی چەندین تەقینەوەی بەهێز لە شارە جیاوازەکانی ئێران و لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەردەوامی کەشی توندی ئەمنی لە شارەکانی کوردستان و ئێران. بەپێی راپۆرتی گەیشت و ڕژیمی کۆماری ئیسلامی سەرەڕای تێپەڕبوونی چەندین هەفتە لە ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی جەنایەتکارەکەی و کوشتاری دڕندانەی ناڕازیان هێشتا بەردەوامە لە ناردنی هێزی سەرکوت بۆ شارە جیاوازەکان. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هێزێکی زۆری سەربازی و سەرکوتی ناڕازیان ڕەوانەی شارە جیاوازەکانی کوردستان و ئێران کراون و هاوکات کۆمەڵێکی زۆر لە چالاکانی مەدەنی و سنفی دەست بەسەر کراون. جێگای ئاماژەیە کە سەرەڕای دەست بەسەرکرانی هاوڵاتیان هێشتا لە زۆربەی شارەکان هێڵی ئینترنێتی نێودەوڵەتی داخراوە و شارومەندان پەیوەندیان لەگەڵ دەرەوەی وڵات نییە. بەرزبوونەوەی ڕێژەیەک گرژی و ئاڵۆزیەکانی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکا. بەپێی هەواڵی گەیشت و هاوکات لەگەڵ ناردنی کۆمەڵێکی زۆر کەشتی جەنگی و فڕۆکەی هەڵگر لەلایەن ئامریکاوە بۆ ئاوەکانی خەلیجی فارس، ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئامادەباشییەکی ئاستی ژووردایە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە هێزی دەریایی و هەوایی ڕژیمی کۆماری ئیسلامی لە چەندین شار و شارۆچکە و هەروەها ئاوەکانی خەلیجی فارس چەندین مانۆڕی سەربازیان ئەنجام داوە. لە هەمان کاتدا سیندکام فەرماندەیی گشتی هێزەکانی ئەرتەشی ئەمریکا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک هۆشداری توندی بە هێزەکانی ئەرتەش و سوپای پاسدارانی ڕژیم داوە کە هەر کردەوەیەک کە دژ بە هێزەکانیان ئەنجام بدرێت بە توندی وەڵام دەدرێتەوە. ڕەتکردنەوەی هەموو پێشنیارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن ئامریکاوە. بەپێی راپۆرتەکان دەوڵەتی ئەمریکا بەهۆی دژایەتی سیاسی لەگەڵ ڕژیم هەموو وتەبێژە نەهێنیەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی ڕاگرتووە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە دەوڵەتی ئەمریکا ڕایگەیاندووە کە پێویستە ڕژیمی کۆماری ئیسلامی هەموو پرۆسەکانی پێتاندنی ئۆرانیوم ڕابگرێت، چالاکیە موشەکیەکانی بە شێوەیەکی بەرچاو سنوودار بکاتەوە و کۆتایی بە هەموو پشتیوانیەکانی لە گروپە میلیشیاکانی ناوچەکە بێنێت. لە هەمان کاتدا ناوەندە هەواڵنێریەکانی سوپای پاسداران ڕایان گەیاندووە کە ڕژیمی کۆماری ئیسلامی هەموو ڕێکەوتنامەکانی سەبارەت بە سنووردارکردنەوەی پرۆسەی پیتاندنی ئۆرانیوم پەسەند کردووە، بەڵام ئامریکا ئامادەی ڕێکەوتن نییە و دەیەوێت بە تەواوی کۆماری ئیسلامی تەسلیم بێت. ڕوودانی چەندین تەقینەوەی بەهێز لە شارە جیاوازەکانی ئێران. ڕۆژی ڕابردوو لە چەندین شاری جیاوازی ئێران چەندین تەقینەوەی بەهێز ڕوویداوە و بەهۆیەوە چەندین کەس کوژراون. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون لە شاری ئەهواز لە بینایەکی خەڵکی مەدەنیدا تەقینەوەیەک ڕوویداوە کە بەهۆیەوە لانی کەم 4 کەس گیانیان لەدەستاوە و 7 کەسی دیکە بە سەختی بریندار بوون. هاوکات لە شاری بەندەر عەباس بە هەمان شێوە تەقینەوەیەکی دیکەی بەهێز ڕوویداوە کە بەهۆیەوە 2 کەس بریندار و ڕەوانەیە نەخۆشخانە کراون. هەروەها تەقینەوەیەکی دیکە لە دەوروبەری ئۆستانداری شاری قوم ڕوویداوە کە هێشتا سەبارەت بە ژمارەی برینداران یان لە گیان لەدەستراوان زانیاریەک لە بەردەستانیە. شایانی باسە ڕاگەیاندنەکانی سەر بە کۆماری ئیسلامی ڕایان گەیاندووە کە تەقینەوەکان بەهۆی دزەی گاز بووە، بەڵام کارناسانی ئەم بوارە ئاماژە بەوە دەکەن کە بەپێی راپۆرتەکان ڕوودانی چەندین تەقینەوەی هاوشێوە لە کاتێکدا کە کۆمەڵێک لە بیناکان تەنانەت لوولەکەشی گازیان نەبووە. بە پێچەوانەی ڕاستیەکانە و حکوومەت هەوڵی شاردنەوەی هۆکاری ڕووداوەکە دەدات. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا دەبەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی
بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی گەیشت و 7 بەندکراو بە ناوەکانی ئەحمەد ڕەزا دریکوەند، کیارەش زەکیپور، شەهاب بروجێردی، جەهان ئازادبەخت، موختار نووری، حسێن دەوڵەتشاهی و سەمەد بەهرامی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانەکانی خورڕەمئاوا، ناوەندی کەرەج، ئەلی گودەرز، دسفول، زاهدان، نەهاوەند و یاسوج ئیعدام کراون. هاوکات سێ زیندانی دیکە بە ناوەکانی محەممەد جەواد نامداری، دلاوەر ئەشرەف ئابادی و هادی لەشەنی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە بەندیخانەکانی کرماشان، هەمەدان و ئێرانشار لە سێدارە دراون. ناڕەزایەتی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی جوندی شاپووری ئەهواز. ڕۆژی شەممە 11 ڕێبەندانی 1404 هەتاوی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی جوندی شاپووری ئەهواز دژ بە سەرکوتی خەڵکی ناڕازی هەموو تاقیکردنەوەکانیان تەحریم کرد و کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانێکە بەدەستمان گەیشتوون، خوێندکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی و بەرزکردنەوەی وێنەی کۆمەڵک لە گیان بەخکردوانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو جەختیان لەسەر ئەوە کردەوە کە پێویستە تاوانبارانی جەنایەتکارەکانی ڕژیم لە شارە جیاوازەکان سزا بدرێن و خوازیاری هەڵوەشانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا خوێندکارانی سەرجەم زانکۆکانی زانستە پزیشکیەکان لە ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەکی هاوبەش هەموو تاقیکردنەوەکانیان لە ئەم ترمەیان تەحریم کرد. دەست بەسەرکرانی پزیشکێکی خەڵکی شاری مەلایەر. بەپێی راپۆرتەکان، پزیشکێکی خەڵکی شاری مەلایە لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپای ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو پزیشکە بە ناوی غوڵام ڕەزا ئەمرایی لانی کەم 200 برینداری ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردووی بە شێوەیەکی نهێنی دەرمان کردووە. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا شەپۆلێکی دەست بەسەرکرانی پزیشکان لە ئێران دەستی پێکردووە و کۆمەڵێکی زۆر لە کادری دەرمانی شارە جیاوازەکان دەست بەسەر و هێشتا سەبارەت بە دۆخی تەندروستیان زانیاریەک لە بەردەستان نییە. دوا هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو بە ناوی توماج ئەمجەدی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارێ بەسەردا سەپێنراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە هاوکات لەگەڵ هاوژینەکەی، دایکی و براکەی بەهۆی بەشداریان لە خۆپیشاندانەکانی مانگی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان ئەندامانی بنەماڵەکەی ئازاد کراون. بە وتەی پارێزەلان و چالاکوانانی مافی مرۆڤ، سەپاندنی حکمی سێدارە بەسەر ئەو شارومەندە لە کاتێکدا کە بەڵگەی پێویستە نییە و تەنیا مانگێک لە دەست بەسەرکرانی تێپەڕ بووە بە پێچەوانەی یاساکانی مافی مرۆڤە و پێویستە حکومەکەی هەڵبوەشێنرێتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.